ئیسرائیل بە سپۆنسەری تەماتەی تورکی بەردەوامە لە بۆردومانکردنی غەزە. داتایەکی نوێی بازرگانی تورکیا لەگەڵ ئیسرائیل ئەوەی لە پەیوەندی ئەنقەرە و تەل ئەبیب لە ژێربەڕێ دەیخاتە سەربەڕا. میدیاکانی تورکیا داتایەکی ئابڕووبەری بازرگانی حکوومەتەکەی ئەکەپا بە سەرۆکایەتی ئەردۆغان لەگەڵ ئیسرائیل ئاشکرا دەکەن. راپۆرتەکە پیشانی دەدات دوای دەستپێکردنی جەنگی غەزە هەناردەی بەرهەمی کوشتوکاڵی لە تورکیاوە بۆ ئیسرائیل بە ڕێژەی 18% زیادی کردووە. چۆتە پێشەنگی ئەو وڵاتانەی کە زۆرترین بەرهەم هەناردەی ئیسرائیل دەکەن. ئەوە لە کاتێکدایە تا ئێستا ئەردۆغان لە لێدوان و پەیامەکانی خۆی وەک هاوسۆزی فەڵەستینیەکان پیشان دەدات و بەردەوام بە قسە هێرش دەکاتە سەر ئیسرائیل. ئەم دوو فاقێش وای کردووە ناوبراو تووشی ڕەخنەی زۆری چاودێران ببێتەوە. ئەگەر بگەڕێینەوە دواوە بە گوێرەی راپۆرتی ساڵی 2021 بانکی جیهانی لەبارەی ئاستی هەناردە و هاوردەکردن لە نێوان وڵاتان، تورکیا لە ڕیزبەندی 18مین ئەو وڵاتانە بووە کە زۆرترین بەرهەمی کوشتوکاڵیان بۆ ئیسرائیل ڕەوانە کردووە. کەچی دوای دەستپێکردنی شەڕی غەزە داتانوێیەکان پیشانی دەدەن ئێستا تورکیا چۆتە ڕیزبەندی یەکەمی ئەو وڵاتانی کە زۆرترین بەرهەمی کوشتوکاڵی بەتایبەت تەماتە هەناردەی ئیسرائیل دەکەن. ئەوەی زیاتر سەرنجی میدیاکانی ڕاکێشاوە هەناردەی تەماتەیە بۆ ئیسرائیل. پێشتر 80% پێویستی تەماتە لە ناوخۆی ئیسرائیل دابین دەکرا، بەڵام بەهۆی ئەوەی ئەو ناوچانەی کە تەماتەی لێ بەرهەم دێت دەوروبەری غەزەیە بەرهەمی تەماتەی ناوخۆی زۆر کەم بۆتەوە. بۆ ئەمەش ئێستا تورکیا بۆتە جێگرەوەی پلەیەک بۆ دابینکردنی تەماتە بۆ ئەو وڵاتە، واتە شەڕەکەی بەکارهێناوە بۆ قازانجی ئابووری کە بووتە هۆی ئەوەی قەیرانێکی گەورە لە کۆڵ ئیسرائیل بکاتەوە. داتاکانی میدیای تورکیا دەری دەخەن لەم ماوەیە 4500 تەن بەرووبوومی کوشتوکاڵی لە بەندەری ڕەفاح براوەتە ناو ئیسرائیل کە 80% تەماتە بووە، کە ئەمەش هەموو پێداویستیەکانی ئیسرائیلی بۆ تەماتە دابین کردووە. پێشتریش پرۆژە یاسایەک لەلایەن پارتی سەعادەتی ئیسلامی برایە پەرلەمانی تورکیا بۆ قەدەغەکردنی بازرگانی لەگەڵ ئیسرائیل، بەڵام پرۆژەکە بەهۆی دژایەتیکردنی لەلایەن حیزبەکەی ئەردۆغان و مەهەپا شکستی خوارد و سەر نەکەوت. بە بڕوای چاودێران ئەردۆغان بەردەوام یاری بە هەستی خەڵکی موسڵمان و ئیسلامیەکان بە تایبەت دەکات. هەمیشە دەیەوێت دوای پیشان بدات بەرگەری سەرسەختی ئیسلام و موسڵمانانە، بەڵام هەر کاتێک ئیسلامەتیەکەی و بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانی بەریەک کەوتبن هەمیشە بەرژەوەندیەکانی خۆی پێش بەرژەوەندی موسڵمان و ئیسلام قسەوە.